ئەلفلامۆنی ناودارترین باڵەخانی کۆنسێرتی ئەڵمانیا بە سیمبۆلی شاری هامبورگ دادەنرێت شۆڕشێکی کولتوریە لە ڕووی بیناسازی و کۆنسێپتی هۆڵەکان. ئەلفلامۆنی کارێکی هونەری گشتیە کە لە تەلارسازی سەرسوڕهێنەر و دەنگی نایاب و شوێنێکی ناوازە پێک هاتووە. ئەلفلامۆنی شێوازی جیاوازی تەلارسازی بەیەکەوە دەبەستێتەوە لە بەشی خوارەوە تەلارسازی کلاسیکی شپاششتات کە هێمای بەندەرەکەیە لەسەرەوەش داهێنانێکی مۆدێرنی باڵەخانەکانە. ڕتمی موزیک و شەپۆلی ئاو هارمۆنیکی سەرسامکەریان دروست کردووە. گەشتێک بە نێو ناودارترین هۆڵی کۆنسێرتی ئەڵمانیادا دەکەین. لەگەڵ بەڕێوەبەری گشتی ئەلفلامۆنی باسی گرنگی و کۆنسێپتی ئەم هۆڵە جیهانیە دەکەین. ئەلفیلهارمۆنی هۆڵێکی دیاری کۆنسێرتەکانە. ساڵانە 450 کۆنسێرتی تێدا دەکرێت. هەروەها 1000 وەرکشۆپ بۆ گەنج و منداڵ لێرەدا بەڕێوە دەچێت. ئێمە تەنیا بابەتێک لێرە ناکەین، بەڵکو ساڵانە چەندین بابەتی جۆراوجۆرمان هەیە. فستیڤاڵی گەورە و بچووک، هەروەها هەموو ئێوارێک تێدەکۆشین بۆ ئامادەکاری باشترین کوالیتی و باشترین ڕووداوی هونەری. ساڵی 2010 کۆنسێپتی دروستکردنی ئەلفلامۆنی ڕاگەیەندرا، بڕیار بوو 77 ملیۆن ئۆروی تێدا خرج بکرێت. بەڵام پرۆژەکە بووە کێشێکی سیاسی لە ئەڵمانیا لە کۆتاییدا پاش 7 ساڵ تەواو کرا. ئەلفلامۆنی لەلایەن دوو تەلارسازی ناودار هێرتسۆگ و پیغە دە مۆڕۆن دروست کراوە. ساڵانە نزیکی 1 ملیۆن کەس سەردانی کۆنسێرتەکانی دەکات، هەروەها ڕۆژانە هەزاران کەس دێن بۆ سەرکردنی درێژترین پیلکانی کارەبایی لە ئەوروپای ڕۆژئاوا کە 82 متر درێژە. نەک تەنیا دیزاینە ناوازەکەی، بەڵکو شوێنەکەشی گرنگە. لە نێوڕاستی هامبورگ دەکەوێتە سەر ڕووبار. شوێنەکەی سەرنجڕاکێشە. تەنیا هۆڵی کۆنسێرت نییە، بەڵکو باڵەخانەیەکی گەشتیاریە و بە درێژایی ڕۆژ میوانان دەتوانن سەردانی بکەن. ڕۆژانە هەزاران میوان سەردانی گۆڕەپانەکەی دەکەن. ئەلفلامۆنی 110 متر بەرزە و 1100 پەنجەرەی لە شێوازی شەپۆلی ئاو بۆ دروست کراوە. هەر پەنجەرەیەک 20,000 ئۆروی تێچووە. سۆپەرستارە ناسراوەکانی جیهان، شاژن و پاشاکان، پاشای داهاتووی بەریتانیا سەردانیان کردوین. ئێمە خۆشحاڵین چونکە ئەوانە هەواداریان زۆرە. لە هەموو شتێک گرنگتر بۆ ئێمە ئەوەیە کە خەڵکی هامبورگ سەردامان بکەن. کاتێک لە نێو میترۆدا پێم دەڵێن کۆنسێرتەکەی دوێنێ خۆش بوو، ئەوە بۆ من گرنگترین شتە. هۆڵە گەورەکە بە دڵی ئەلفلامۆنی ناسراوە. ئەم هۆڵە بە پێی بنەمای واینبرگ لە 2100 کورسی دروست کراوە. سیستەمی دەنگی ئەلفلامۆنی یەکێکە لە ناودارترین دەنگی هۆڵی کۆنسێرتی جیهان. بایخدان بە کەلتور و وەبەرهێنانی شتێدا سوود و ڕۆڵێکی گرنگی هەیە. لە دروستکردنی ئەم ماڵە سەرنجی سەرەکیمان کەلتورەکەیە. هەموو خەڵکی ئەم شارە دەتوانن سەردانی بکەن. کەس باسی نرخەکەی ناکات. هەموو باسی سەرنجڕاکێشی دەکەن. دەمانەوێت سەدان ساڵی دیکە خۆشی و چێژ بە نەوەکانمان ببەخشین لە پێشکەوتووترین ماڵی کۆنسێرتەکاندا. فیلامۆنی فیلادەلفیا ئەم جارە لە هامبورگە و وەرزی نوێ دەکاتەوە. هەموو تیکتەکان فرۆشراون و شوێنی بەتاڵ نەماوە. کەسایەتی گەورەی جیهان لێرە کۆنسێرت دەکەن. یەکێک لە ناودارترین کۆمپۆنیستی کەنەدی و زۆلیستی ئەفرۆ ئەمریکی بلو ئەنجل ئەم وەرزە دەکەنەوە
کە بەشداریان لە ناودارترین کۆنسەرتە جیهانیەکان کردووە. بۆ ئارامکردنەوەی ڕۆحت و هاندانی هەستەکانت بۆ دۆزنەوەی شتە نوێەکان دەبێت سەردانی ئەلفلامۆنی بکەیت. ئەم باڵەخانەی کۆنسێرتە 2007 مێرکل و سەرۆک و بەرپرسانی ئەڵمانیا کردیانەوە. تاوەکو تەواو بوو 866 میلیۆن ئۆری تێچوو. ساڵانە نزیکەی 1 میلیۆن میوان سەردانی کۆنسێرتەکانی دەکات. ئێمەش تاکە میدیایەکی کوردین کە ڕێگەمان پێدراوە سەردانی ئەلفلامۆنی بکەین و گەشتێک بەنێو هۆڵەکانیدا بکەین و گوێبستی کۆنسێرتی کردنەوەی ئەم وەرزە بین کە لە فیلادلفیای ئەمریکاوە هاتووە. هەستێکی سیحراوی لە نێو هۆڵەکەدایە. ئەم دەنگە چێژێکی تایبەتی بە میوانەکان داوە. بەشی یەکەم پێشەکی ئۆپیراکە بوو، بەشی باربا زۆر سرنجڕاکێش بوو، بە تایبەتی بەشی دووەم زۆر سەرسامی کردم، چونکە بە شێوازێکی کاریگەر کۆنسێرتەکەیان پێشکەش کرد. ئەمە زۆر دڵخۆشی کردم. دڵخۆشم کە ئەمڕۆ دەرفەتم هەبوو بەشداریم کۆنسێرتە بکەم. زۆر سەردانی ئەلفیلهارمۆنی دەکەم. من عاشقی ئەم هۆڵم، عاشقی ئەم ماڵم. بەڕای من باشترین و جوانترین ماڵی کۆنسێرتە. خۆم بە بەختۆر و دڵخۆش دەزانم کە ئێمە لە هامبۆرگ ئەم ماڵەمان هەیە. لە ڕاستیدا ئەم کۆنسێرتە شتێکی نوێ بوو بۆ من. زۆر سەرسامی کردم کە دەنگ و ڕنگ و میلۆدێکی جیاوازی هەبوو. ئەم تێکەڵکردنی نێوان میوسیک و گۆرانی بۆ من کارێکی زۆر جوان بوو. چاوەڕێی ئەوم نەدەکرد لەو باوەڕەدا بووم تەنیا ئۆرکێسترایەک بێت. دوو کاژێر کۆنسێرتێک لە ئاستی جیهانیدا کۆتایی هات. ئەلفلامۆنی جارێکی دیکە کارێکی هونەری سەسوڵهێنەری پێشکەش بە میوانەکان کرد. ئاڵەشاڵی ڕوودا و هامبۆرگ.